یاریەکانی پاڵەوانیتی تازە پێگەیشتوانی کوردستان هەفتەیەکی تری لێبەڕێوە چوو. لە کۆمەڵی سێمی تایبەت بەیانەکانی شاری هەولێر 4 یاری ئەنجامدرا. هەندرێن لەسەر یاریگای خۆی میوانداری ئاڕاتی کرد. تازە پێگەیشتوانی هەندرێن لە سەرەتای یاریەکەوە بەڕوحیەتی سەرکەوتن هاتنە نێو یاریگا جیاواز لە ئەرەڕات کە زۆر خراپ دەرکەوت. لە نیوەی یەکەم هەندرێن بەهۆی فەوتاندنی زۆرترین هێرش تەنها یەک گۆڵی لە ڕێگای هێرشبەرەکەیەوە پێتۆمار کرا لە خولەکی 16 لەلایەن دەریا ئەو بەکرد. لە نیوەی دووەمیش 2 گۆڵی تری خستە سەر لە ڕێگای عەلی وریا و سەفین محەممەد. تازە پێگەیشتوانی هەندرێن بە 3 گۆڵی پاک سەرکەوتوو بوو. لە یاریەکی تر پێشمەرگەی هەولێری یەکەم و هەولێری دووەم لە یاریەکی بەهێز بەیەگەیشتن. لە نیوە یەکەم تازە پێگەیشتوانی پێشمەرگەی هەولێری خاوەن ماڵ باشتر دەرکەوتن و بە گۆڵێکی سەنگ گەرزەبار پێشکەوتن. لە نیوەی دووەم هەولێری میوان هێرشەکانی چالاکتر بوون بە مەبەستی یەکسانکردنەوەی ئەنجامەکە. لە خولەکی 77 توانە عوسمانی ناوبژیوان لەم حاڵەتە فیکەی لێدانی سزای لێدا بۆ تازە پێگەیشتوانی هەولێر. کارزان سابر توانی ئەنجامەکەی پێ یەکسام کاتەوە و یاریەکەش هەر بەم ئەنجامە بە کۆتا هات. بەڕاستی یاریەکە لە بەرژەوەندی ئێمە بشەوتی دوم دەبای بشمان بڕوا بەش جێم یەکەم یاریەکی باشمان نەکرد. فرسەمان لە بۆ ڕێکەت بەس شەوتی دوم استقلالمان نەکردوەوە بوو تعادل بوو. بەس ئینشاڵڵا لە هەفتەی دادێ لەگە هەندرێن یاریمانەیە ئینشاڵڵا سەرکەوتوو دەبین. الحەمدولیلا سوپاس بەخوا توانیوان سەرکەوتنێکی گرنگ بەدەستبێنین کە لە ئەفگەمەی 5 گەممان بریتەوە قڵەکیشمان تعادل کردە قڵەکی دۆڕاینا. الحەمدولیلا توانیوان بگەینە 4 گۆشی زێرین. سوپاسی یاریزانەکان دەکەم سەرکەوتوانە هەموو گەمەکان الحەمدولیلا دەستخۆشی لە ڕایەنان بەتوانە دەکەن کام سەلام. لە یاریەکانی تریش زانکۆی جیهان بە گۆڵێکی پاک لە بروسچی بردەوە و برایەتیش بە 4 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک بەسەر جیهان سەرکەوتوو بوو. بەم جۆرە پێشمەرگەی هەولێر بە پلەی یەکەم خۆی گەیاندە قۆناغی 4 گۆشەی زێڕین و هەریەکە لە هەولێر و هەندرێنیش بە 12 خاڵ لە خانەکانی دووەم و سێمدان. لە کۆتا هەفتە ڕوبەڕووی یەکتر دەبنەوە بۆ یەکلاکردنەوەی بلیتی دووەمی سەرکەوتوو بۆ قۆناغی کۆتایی کە هەولێر بە جیاوازی گۆڵ لە پێش هەندرێنە. حوسێن محەممەد کەناڵی پێیان هەولێر.